سپیده باش بینرین هجا خوشتوی جارکازی لهر جهه کی بینر و بیسرین منه رئیس سلاوت ما قبول بکن ندست بیکا هفتیه جارکادی سپیده 24 حتی خدمت هواین هجا خوشتوی ئەوڕۆ هەکار دەبۆمە بێژیت کی میێوانێمەیە سپێدە باش سپێدە باش سڵاوتان لەبێ عزیزان خۆشحاڵین هەم بەیانیش لەگەڵتانین بە هیوام ڕۆژێکی باش بێ بۆ هەموو لایەکمان ئەمڕۆ کۆمەڵێک بابەتمان هەیە وەکو راپۆرت قسەی لەسەر دەکەین بەڵام ئەوەی کە میوانی ئێمە ئەمڕۆ لەگەڵمان بەشدارە لەگەڵ هونەرمەندی ئازیز و دیار هونەرمەند گۆران ساڵح گفتوگۆی کارە هونەریەکانی دەکەین لەگەڵ هەندێک پرسیاری دیکە تایبەت بە دۆخی هونەری کوردی بەگشتی لە هەمان کاتدا نزیک دەبینەوە لە سەری ساڵ بابەتی جیاواز هەیە بە تایبەتی ئامادەکاری شار و شارچوەکان بۆ سەری ساڵ و خستنە ڕووی شوێنەوارە مێژوویەکانی هەرێمی کوردستان دگەلمە بمینێن بەلێ هەکار دەما مرۆڤ دەبێژیت زاخۆ یعنی پرادەلال هەندزانن مێژووە پرادەلال بۆ زیاتر 1500 ساڵ بەریان و کە ڤەرگەڕێت ئەڤەش بووە سەبەبێ هەندێ و گەشتیارên زۆر سەردانا زاخۆکا دەلال و پرادەلال بکەن هەفکارێمە راپۆرتێک ئامادەکردی ئەم بە هەفرا بینەربی تەمەنێ ئەڤی شینواری پتری 1500 ساڵایە پرادەلال پرابەری پرامەزن قەنتەرە سەنجە پرعەباسی ناوên vî şînwarî û Sumbulê Zaxo ye dirêjhaya wê 140 metre û bilindahaya wê ji astê ava xabîrî 18 metre firehiya wê jî 4 metre û 75 santîmetre mêjûya wê vedgerî ji bo serdemê Bîzantîniya Hikûmeta Herêma Kurdistanê giringî bi nûjenkirina wê daye û parastiye. شیناوار پرادەلال کشوان شیناوارێت gelek giringin بۆ bajêrê Zaxo Herêma Kurd bûçi kişwan şînawaran ev pitir 1500 sala yêmay û xulbervan afrabîn û ev keş û hewa û ev kawdanê ser mintaqê û deverê ra borîn kişwan şînawaran el serdemê împaratoriyeta Bîzantî hatî avakirin بری 10 سالا به مدرسه حرفین سربی اما نوکه خل نوجنکرنای الحمدلله آستکی گلک باش دانه اف پر جبو مرمان بازرگانی و سربازی هاتیه آواکرن و چندین افسانه و ناو و چیروک لپشت خواه لاینه اف پر سرکه که بازرگانی هاتی آواکرنه بازرگانی و سربازی بی یعنی قلتني روشالات دجلة ميسوبوتاميوم وأناضولة قاندنا إيك الفيري طبعا دوسيبر ما الفيري بيتهين بيرنجي أبر الفيري 7 كيلومتر هر الزاخو سر هيزلي برا بيشوك هبي 5 كيلومتر ويفا جزيرة برا بافت هبي کاره نوجنکرنا اوی پراشینواری دبن سرپرشتیا سه زانکوین آلمانی و زانکویکا ایتالی هاتیه کرن به درستکردنا کورنیشی جی جوانتر بویه. هرچند چی دلالتر دبیت و جوانیاوی پراوشتر دبید. اف شینواری بویه سنبول سر است عراق و هرما کردستان بویه صدام به صدهان گشتیار جبود دیتنا و قصافی باش جری بکن. مفال مجید کردستان 24 زاخو هەکار بەریە تاخ ناخۆێژی داخەزە لێبورینێت کەم تو ئەو شەوە ئاهەنگێن زاخۆ دەبینی چەند بۆ گرۆتینەکە تایبەت دەنەکردن هەم لە نەڕۆیشتمە بەڵام لە سۆشیال میدیا وە لە راپۆرتی کەناڵەکان بینیمە بە تایبەت کوردستان 24 زۆر لەسەر ئەو ئاهەنگانەی کە لە زاخۆ بەڕێوە دەچێت راپۆرتی کردووە و لایڤی هەبووە دیمەنەکانی بەگشتی گواستۆتەوە زاخۆ دیمەنیشی زۆر جوان نیشان دەدا بەردەوام ینی لە هەموو بۆنە تایبەتەکان بە تایبەت ئەم ساڵ جیاوازتر دەردەکەوێت ئەوەی جێگەی سەرنجە بەڕاستی لە زۆربەی شارەکان ئەم ساڵ دەبینم دێرین لە ناو بازاڕی شاری هەولێر نازم سەردانت فستیڤالێکی زۆر زۆر جوان زۆر سەرنجڕاکێش ئەنجام دراوە ینی ئەوەی لەوێ جێی سەرنجڕاکێشە خانمان بەدەستە ڕەنگینەکانیان خواردنەکانیان ئەو شتانەی کە بەدەست دەنەخشێن لەوێ نمایش دەکەن زۆر شتی جوان و سەرنجڕاکێشی تێدا جا بابەتی جوانتر هەیە بەڵام لە هەمان کاتدا لە کاتە پشووەکان کە ئێستا پشووە بە بۆنێ پشوەکانی سەری ساڵ ناکرێ هەندێک کەس هەیە کارەکانیان زۆر پیرۆزن ئەم کەسانە لە بیر بکەین یەکێک لەوانە ئەوەی پاکەرەوەکانی سەرشەقام و پاکەرەوەکانی
پارکە و شوێنە گشتیەکان کە ناوێکی بۆ دروستکراوە وەکو ڕێزێک بۆ پیشەکەیان ئەندازیاری پاک و خاوێنی زۆر جار ئەم وشەیە بۆیان بەکاردێ ئەم جارە تایبەت ئەو کەسانی کە لە پارکی شەید سامی عەبدوڕەحمان کار دەکەن هاتوون ئەو با بڵێنەها ئەو گەڵاوەریوانە هەمووی کۆ دەکەنەوە لە هەمان کاتە دوو دەریاچەی بچووکی تێدایە ناو پارکی شەید سامی عەبدوڕەحمان ئەگەر بەردەوام پاک نەکرێتەوە هەر ڕەنگی تێک دەچێ هەندێک زیندەوەری جۆرا و جۆر لە ناو ئەو ئاوە دەژین بۆیە بەردەوام دەستیان لە ناودا لەم پشووە ئەمان هەر خەریکی کارن بۆ ئەوەی دیمەنێکی جوان بەم پارکە ببەخشن. لە ڕۆژانی پشووی سەری ساڵدا لە بەیانێکی زوو مام عەلیم بینی هەر خەریکی خزمەتکردنی پارکە تەمەنی سەروی 70 ساڵە بەڵام لە ئەرک و خزمەتکردن بەردەوامە هەموو خەمی ئەو پاک و خاوێنی پارکی سامی عەبدوڕەحمانە. ئەمە تاریخەکەی دەزانم چ ڕۆژە چاتیمە ئەمە لە هەفتەی سێی 2007 هاتیمە ئێرکوانە کەواتە نێزگەی 18 سارە یعنی 17 سار و 9 مانگ و چەند ڕۆژەکە بەس وەڵای حەزما لێ بوو ئەمەش تەقاعود کردنەوەی خۆ خەڵکە ئێدستانە ئەمە ئەنکە دستانە ئەمە دەبی ئەو پەلکادەکەویتن ڕۆژانە دەبی خاوێکەینەوە نای بە پیسی بمینێتن ئەوە دەبینی دستانیشانکە کە وەخت خۆش بوو ڕۆژ لە دەرێ بوو دوو ڕۆژان دەبی ئەمە بچێرین بە جۆرەی توانای خۆمان ئەرکان دەبی وەچیماری خۆت بزانێ هاوڵاتێک ئەگە بە شێوەی ناشایستە جولاوە دەبی ئەمە پێی برێن نابی پاک ئەزیێت بدرێ و پیس بکرێتن ئەوە تەرەکەی زبر هەیە لە خۆت حاویە هەیە بڕۆ شتەکات باوێنێک کاتی نانیان خوارد و هاتن دانیشتن. هەڵمەتی بەتاڵکردن و خاوێنکردنەوەی دەریاچەی پارکی سامی عەبدوڕەحمانە ساڵانە لە وەرزی زستاندا لەلایەن تیمەکانی بەشی خزمەتگوزاری سەر بە فەرمانگەی پارکی سامی ئەنجام دەدرێەوە پاشان فڕێدانی زبڵ و پاشماوەکانی. ئەو پارکە پرۆژەکی گرنگی حکوومەتیە بەڕاستی حکوومەتی هەرێمە گەشتیارێکی زۆریش سەردانیێرە دەکەی مەش بەردەوام کار دەکەی مەسەن ئێستا لۆ نمونە ئەوڕۆ پشووە دەتانم برم 150 کارمەندەکانمان لە کار لە ئەرگدا بووین لۆ خزمەتی ئەو پارکە و پاراستنی ئەو ژینگەیە کە لێرە دروست بووە تقریبان زیاتر وەرزی چێلان و حازرکردن و ئەو شوێنانە کە دەمانێت مەسەن لە بەهاراندا چاندنی لێ بکەین زیاتر وەرزی خاوێنکردنەوە و تەقلیم و ڕێخستنە ئامادەکاریە لە بۆ بەهار. پارکی سامی عەبدوڕەحمان لەسەر ڕووبەری 800 دۆنمزەوی دروست کراوە و بە بەردەوامی 500 کرێکار کار بۆ پاکڕاگرتن و خزمەتکردنی دار و گوڵەکانی دەکەن. شەیمەوایز کوردستان 24 هەولێر. هەکار ئیدارەی سەربەخۆی سۆران زۆر یاپناو دەنگە بە شوێنن خۆیان گەشتیاریتە سەرداناوێرێکی ئەڤەش نەبیتە مەسەلا زاخۆ هەکار نە باسمان کرد گوتم زۆربەی شارەکان شارۆچکەکانی هەرێمی کوردستان ئەو مواسەفاتانیان تێدایە کە گەشتیارێکی زۆر ڕووی تێبکەن یاخود ببێتە شوێنێکی گەشتیاری بەرچاو و گرنگ بە تایبەت ئیدارەی سەربەخۆی سۆران بەخۆی ئەو هەڵکەوتە جوگرافیە کە هەیەی ئەم هەموو شاخە ئەم کەش و هەوا فێنکە ناوچەی باڵەکایەتی بە تایبەت کەمیش سەر بە ئیدارەی سەربەخۆی سۆرانە ساڵانە گەشتارێکی زۆر ڕووتی دەکەم بێگومان ینی هەر ساڵانە هەکار لە وەرزی زستانی ژێ وەختی بەفر بارینێ ئەو جەوگۆڕینێ نە زێدەتر یا بووە پایتەختە گەشتیاران ئەم بە هەڤڕا بینەرەوێ راپۆرتێ بین. شارتەمی گرتووە. ڕووناچەکانی پێشوازی ساڵی نوێی درەوشاوەتر کردووە. بازاڕی فرۆشیارە گەڕۆکەکانیشی گەرم کردووە. بۆ پێشوازی ساڵی نوێ تەواو ئامادەکاری کراوە.
هەموو داوارەکان ئامادەکاری تەواویان کردە چ لە جانی ئەمنی بیتن کە کۆبوونەوەمان کردێ لەگەڵ ئەفسەران و برا ئەوانەی کە پەیوەندیدارن بە بواری ئەمنیەوە هەموو ئامادەکاری کراوە لە ڕووی ئەمنیەوە ئەمنیەتێکی کامل ئینشاڵڵا برا پۆلیسەکان هەمووان ئامادەنە و بەرگری شارستانی ئامادەکارێکی تەواوی کردووە لە ڕووی تەندروستی بەڕێوەبەرەتی گەشت و گوزاریشیش و کارەکانی خۆیان کردیە بۆ ئامادەکاری بۆ گەشتیارێکی زۆر چونکە ئەگەر هەیە چونکە ناوچەیەکی گەشتیارینە چ بۆ کۆڕاک چ بۆ شوێنەکانی دیکە خەڵکێکی زۆر ڕوو لەو شارە بکە. نۆرەی زۆر بۆ گەیشتن بە جوانیەکانی ئێرە گیراوە. بەفر و شاخ هەمیشە هۆکاری باش بوونە بۆ ڕاکێشانی گەشتیار. نزیک بوونەوە لە ساڵی نوێژ هێندەی دیکە گەشتیاری هێناوەتە ئێرە. زیاتر لە ساڵێکە لە کوردستانم ئەمە جاری دووەمە دێمە چیای کۆڕک هەر جارێکی دێمە ڕاستێکی جیاوازم دەبێت کەشەکەی زۆر خۆشە و دیمەنەکەی زۆر جوانە من پلانم هەیە لە داهاتوش سەردانی چیای کۆڕک بکەم بۆ ئەوەی یاری خلیسکەی نەبکەم خەڵکی کوردستان زۆر باشن و ڕووخۆشن ئەوان چین و چینیەکانیان خۆش دەوێت. ئەمە جاری یەکەمە دێماچیای کۆڕک و بۆ گەشتیاری هاتووم هەستێکی خۆشە چونکە دیمەنەکانی ئێرە زۆر جوان و سەرنجڕاکێشن جوانیەکانی ئێرە تەواو نابن تەنها وەستان لە تەنیشتی دارەکان و وێنەگرتن بەسە بۆ ئەوەی هەست بە خۆشی بکەیت. هەرێمی کوردستان و چیای کۆڕک ناوازەن بە مەبەستی گەشتیاری هاتوومەتە مناوچە جوانە دیمەنەکەی سەرنجڕاکێشە بەڕاستی لەم جۆرە کەش و هەوایە لە پارێزگەکانی دیکەی عێراق نین دیمەنەکە وەک ئەوڕۆپایە. لە هەرێمی کوردستان سنووری ئیدارەی سربەخۆی سۆران پشتی شێری لە هاتنی گەشتیار بەردەکەوێت و لە پشوەکان و پێشوازی ساڵی نوێ بە فروای کردووە هەمیشە چاوەڕێ ڕیکۆردی نوێی لێ بکرێ لە هاتنی ژمارەی زۆری گەشتیار. لە بۆنە و پشوەکاندا ئێرە دەبێتە شوێنی کات بەسەربردننی بەلێشاوی گەشتیاران چونکە لێرە هەر وەرزێک جوانێکی تایبەت و جیاواز نمایش دەکات. تەیفور محەممەد کوردستان 24 ئیدارەی سربەخۆی سۆران. هەکار پلاناتەدا هەیە بچێتیای کۆڕێکیان ناو ساڵە وڵاگە ڕێکەویلەوە خۆشتر نییە بەڵام تا ڕێک دەکەوی دەیگوزێنی لەگەڵ ژیان و دەوام و هەموو ئەو بابەتانە هەرچەندە زۆر سارد ئێستا پەتاوەرزێشکە هەیە ئەگەر بە تەواوی پارێزگاری لە خۆت نەکەی حتمما گرفتت بۆ دروست بووە وەکو هەفتەی ڕابردوو هەمومان بێکەوە یەک تیم تووشی پێکان ببووین. ئەرێ وەڵاوجا وێ ڕۆژەمە بەحسان دێت کرد من گوت شاکار توێ نەخۆشی هەکارێ نەخۆشە هێدی هێدیاز بم ئەزا چاوین بم ئەزی شاد هەر نەخۆش بۆ هەر نەخۆش بوو بەس دێرین مابوو ئینشاڵڵا دێری نەتو نەخۆش ناوی وامزین دڵی شەڵە نەخۆش ناوی دەڵم تۆ بە ساغی دەبێنیەوە جا ئامادەکاریەکان جگە لە کوردستانیش دێرین بەردەوامە لە سەرئاستی هەموو جیهان یعنی وڵاتە بەناوبانگەکان یان ئەو شارانەی کە لە وڵاتێکدا بەناوبانگن ببین هەمی دنیا خۆ حاضر دەکات بۆ ساڵانی هەمیان خەریکی ئامادەکارین هەر یەکە و هەندێک هەوڵ دەدا کللتوری وڵاتی خۆشی پێوە دیاربوونەری دوو بەپێی دابوونەری تو هەموو ئەمانە جا سویسرا خۆش وڵاتێکی جوانە وایە جاوەرە ئامادەکاری بکە بۆ سەری ساڵ ئەو سروشتە جوانەی کە لە سویسرا هەیە یەکێکە لەو وڵاتە زۆر سەرنجڕاکێشانە کە خەڵکێکی زۆر بەهۆی سروشتەکەی ڕووی تێدەکا ئێستامان لە زیورخ ئامادەکاریەکی زۆر سەرنجڕاکێش کراوە بۆ سەری ساڵ راپۆرتێکی هاوکارمان دلۆبان عیمادەدین هەیە تایبەت بە ئامادەکاریەکانی زیورخ بۆ سەری ساڵ. من ئێستا لە شاری زیورخم لە سویسرا دەوترێت سویسرا بە سەعاتی کوالەتی بەرز و چکۆلێت و پەنیری بەتام و بووبانقی گەورە بەناوبانگە بەڵام کاتێک دەبێتە کرسمس و سەری ساڵ شەقام و کۆڵانەکانی زیورخ بە جۆرێک دەڕازێنرێنەوە کە ناوبانگێکی زۆر دەردەکات. ئەمە شوای کردووە گەشتیارێکی زۆر لەم کاتانەدا سەردانی سویسرا و شاری زیورخ بکەن بۆ ئەوەی کرسمس و سەری ساڵ لێرە لە زیورخ بەسەر ببەن. ئەم ڕازاندنەوە و دیکۆرە جوانانەی شاری زیورخ بە بۆنەی کرسمس و سەری ساڵی نوێ وای کردووە بێگوێدانە سارد و سڕی ئەم شارە شەوانە خەڵک بێنە دەرەوە و چاڵاکی جۆرا و جۆر بکەن. ئەم خێزانە خەڵکی پۆرتوگالن و هاتوون بۆ ئەوەی دیکۆرەکانی سەری ساڵ لە شاری زیورخ ببینن.
ئەم شەو ئێمە لێرەین بۆ ئەوەی دیکۆرەکانی کریسمس لە شاری زیورخ ببینین. بەڕاستی زۆر جوان و سەرنجڕاکێشە. کەشوهەوا و ڕووناکەرەوەکانی شەقامەکان زۆر جوانن. بۆیە داوا لە هەموو کەسێک دەکەم سەردانی زیوریخ بکەن و چێژ لە کەشوهەوا و جوانیەکانی ئێرە لە کریسمس ببینن. نەک تەنها لە وڵاتانی ئەوروپاوە بەڵکو لە هەموو جیهانەوە گەشتیار بۆ کرسمس و سەری ساڵی نوێ ڕوو دەکەنە زیورێخ. کیمبات باک گەشتیارێکی کازاخستانیە و سەرسامە بە دیمەنەکانی زیورێخ. biz Qazaqstandan geldik. ئێمە لە کازاخستانەوە هاتین بۆ شاری زیورخ بۆ ئەوەی لەگەڵ دۆستەکانمان بگەڕین. دیمەنەکانمان بینین و خەڵکەکەی زۆر مرۆڤ دۆستن. لە ساڵی 2023 نزیکەی 42 میلیۆن گەشتیار سەردانی سویسڕایان کردووە. ئەمەش بە بەراورد لەگەڵ ساڵی 2022 با ڕێژەی لە سەدا 7.8 زیادی کردووە و چاوەڕێ دەکرێت بەهۆی ئەم دیکۆرانەوە ئەمساڵ ڕێژەکە زیاتر ببێت. دلۆڤان ئەیمادە دین کوردستان 24 زیورێخ. هەکار ئامادەکاریان کوردستانێژی چ کێمتر نینە لەڤان ئەوێن وڵاتن جیهانی خۆ ئامادە دکەن هەولێرە پایتەخت بە شێوازێکی نوێ خۆ ئامادە کردی زاخۆکا جەلال دهۆکا ڕەنگین هەرچی بێ ئێمە دڵمان هەر بە کوردستانەمە خۆشە شارەکانی خۆمان زۆر سەرنجڕاکێشە وەکو گەشت و گەڕان بێگومان هەموو وڵاتێک هەر خۆشە و بینینی کللتور و دابوونەریتی هەر وڵاتێک سەرنجڕاکێشە دیمەنە جوانەکانی هەر وڵاتێک خۆشە کە دەیبینی بەڵام دوجار ئەوەی کە دڵت تێدا ئاسوودە دەبێ ئەم شوێنە حقیقەت و ڕاستەکەی هاوزمانێت تەدگەلتەجابن خەڵکێ تەدگەلتە خاک و شار و وڵاتی خۆمانە کاتێک کە لە دەوروبەری لەگەڵ خێزانەکەت لەگەڵ هاوڕێکانت دادەنیشی ئەمە هەموو شتێک دێنی لە ڕووی دەرونیە و بە تەواوی ئارامت دەکات باوکە هەکار هەر ئەvە خردنیایەتینی کتو بزانی کەسێک بە هاوزمانێت تەدگەلتە تاق بیتن بجە هەریە چاوە بیتن کوب کوردی تاغبی ڕەحماتە بۆ چیت نەبدەستێتەیە نەوەیە دەرین تۆ بۆ دەرەوە هەر نابی ئەو کاتێک کە بۆ بەرنامەی بیانی 24 چوین بۆ سلێمانی لە کتێبخانە ئەوەی ئەو پێشانگای کتێب کرابەوە لە سلێمانی ئەو کاتت بەردەوام ماڵۆتان پەیوەندیان دەکرد چ دەکەی لە کوێی دڵیان لەلادم تۆ بۆ دەرەوە ناوی ئێستان ئێمە باشترە ئەزمونان هەوێت نزیکەی 10 ساڵە خەریکی دەرێمەزنا ماڵێمە ئەستاقانە ماڵێمە هەرتەمەند درێژی زۆر سپاس هەکار ئەنستیۆتە دهۆکەیە بووە خواستێ دەنگێ هونەرمەند و نویسەران و ئەوێن زیندیشی هەستانە بپاراستنە ئەو دەنگێن نەمرکن و کە لە جهۆکی هەنە راپۆرتەکەیان بە هەڤڕابی نەربین ئەنستیتیۆتا کەلەپۆرێ کوردیە لە دهۆکێ کارێوان هەم مەیدانی هەم ژ ناوە ئۆفیسێ خۆدایە کار ئەرشیفکردنا هەر تشتێکی گرێدای کەلەپۆرێ کوردیە ڕێڤەبەرەوە دیار کردن ئەو هەتانو کە شیاینە 300 پەرتۆک و 8 ئەلبۆمێسترانا و نێزیکی 7 دیکومنتاریان دروست بکەن فوکسامەل سەر کەلتورێ زارەکیە چونکە کەلتورێ زارەکی gelekî dewlemend e سەدەها mijara bixwedigirîtin armancame jî vêrê komkirina kelturê zarakiye bu her çar parçet Kurdistanê heta Kurdistana sor jî bixwedigirîtin melwêrê jî karkiriye evruke heta evruke me nêzîkî 300 berhemê kelturê zarekî meyedgirîne pertûk û li ber destê xandevanan e bu nifşê dahatî bişên îstîfadeyê lê werbigirin em namîlgehekê çêdikeyn gel wan elboma da jiyannama wê stranê wê têda hene îro min ku cavek kevdene zerî wesmera هونەرمەندێک هەبوونە ئەوی جیهی bi giring dibînît û diyar kir me wekû hûnermend çi cehek nîne و em bi piştrastî bêjîn hunerê me nemir demînît lê Enstitûta Kelepûrî li Duhokê aramiyek daye me cihekî hûsa bû me bixwe gelekî giring e stranê me tiştê me hemî li vêrê bite tomarkirin û rakirin û destxweşî li wan hatike em ev ewlî ev hizîrekirî ev li bajêrê me ev tişte hebîtin çunku rastî me çi cihê dînînin me vêrê hey heke biçiye Tirkî dê sehkeye mala deng bêje ev tişte
ما اف مالين الفيري براستي ما اف جهه هي دست خوشي الوانات كين كارك جلك بيروزه وخدمت ما هميستران بجاي ماي وتشوي كري بفرق جداي لانستیتیوتا کلاپور کردی لدهوکه کارت هتا کرن بو ارشیف کرن و پاراستنا کلتور کردی لدورا بهدینان. هنرمندک جی دیار دکت هبونا اوی جهی و دکت که ام به امید بین هنر ما جمرنه قرطال بویه. چکدار جمال کردستان 24 دوک. هکار روز بروژه فرهنگ کتابخانه کردی برای باشتریات چیتن ایشالله اسی ویدارم خیانت مجی برای باشتر بچن اما دەزانی لە چی بۆمان دەردەکەوێت دێرین یعنی کە بۆی قسەکەی تۆ پشتڕاست کەمەوە منیش هاوڕام لەوەی کە کاتێک پێشانگایەک دەکرێتەوە دەبینێ ساڵانە دەیان و سەدان بەرهەمی نوێی چاپکرا و بڵاو دەبێتەوە و چەندین نووسەری تازە ئەمان بەرهەمەکانیان چاپ دەکەن و بڵاو دەکەن ئەمە جێگای خۆشحاڵیە بەڵام لەمان کاتە هەندێک خەلەل هەیە ئێستا پێم وایە لە ڕووی خوێنەرەوە تۆزێک پاشەکشەی کردووە ئەمیش خوێنەری کتێبی با بڵێنا کتێبی لە مسکرا ئەوەی کە هەیە بەتابەت چونکە لە ڕێی گوێگرتنەوە زیاتر ئێستا خەڵک پێم وایە متابعە باوەڕکەکان و زاگەر کتێب دەست مرۆڤ نەبیتن مرۆڤ هایلایت ناکاتن دو سێ جا دیقەت نەدەتە چ نویسی باوەڕ ناکەم مرۆڤ چێژێ ئەلکترۆنی لێ وەرگریتن وەکو معلومە دەتوانی بە ئەلکترۆنی وەریگری ڕەنگە هەندێک جار باشتریش بی بەڵام وەکو چێژ ینی ببتە تەواوکردنی هەستەکان بێگومان من هاوڕام لەگەرەوەی کە ئارامیا دەروونت دەچە مرۆڤەکو مرۆڤ تبینیت بە چاوێن خۆ بخینیتن بەردەستێ مرۆڤدا بیا تشتێکی دیە بێجات دەنگاڵا پەڕاتێتن باران بێتن قەهوەیەکی بەخۆیە باشە بۆچی دەبی هەر کتێب و قاوە بێ کۆبی بۆچی نزاب خودێکی مرۆڤ گوت وەختی مرۆڤ کتابێکی بێت کە یەکسەر دل مرۆڤ چتە قەهوێ نزە هەیەکار ئۆتۆماتیکیان لا ئیرادی ناکەی بابەتەکە پەیوەندی بۆی هەیە و وا باس کراوە وا ڕاهێنراوی نەگەر نەخۆ دەکرێت لەگەڵ هاتێتە تزرا مرۆڤدا ئۆ ینی قەهوەیەکیش هەبێت ناکرێ مەسەلەن بخۆینەوە شەندەری بخۆی گەنمە شامی کاروەر ناگری خۆ فلیم نییە بۆ کێشەی چیات و خەریکی هاان دەخۆی و شتەکانیش دەخینەوە کێشەیە بۆ ئیلا دەبی قاوە بێت خودهاکار قەهوەکە خۆشترە تونکە ئەگەر کتێبی بەخینی دێت چ خۆی ئەگەر بڵێن قاوە لە بۆ خاوبوونەوە تۆزێک تەرکیزی زیاتر لەوە بێت لەو ڕۆ لەگەڵتم راپۆرتێکی ترمان هەیە پێم وایە لەسەر بابەتێکی مێژوێت کە باس لە مزگەوتی دوو منارە دەکا ئەمیشان لە سەقزە لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەم راپۆرتە دەبینێت مزگەوتی دوو منارە شاری سەقز شوێنەوارێکی مێژووی شارەکەیە بەهۆی ئەوەی دوو منارەی هەیە بە مزگەوتی دوو منارە ناسراوە مێژووی دروستکردنەکەی دەگەڕێتەوە بۆ کۆتایی دەوڵەتی ئەفشاری و سەرەتایی دەوڵەتی زەند دەگوترێت نادرشای ئەفشار بە پێشنیاری شێخ حەسەنی مەولاناوە عارف و بیرکاریزان و فەلەکناسی ناوداری کورد مزگەوتەکەی دروست کردووە تەوە دەوتادۆرەکەی بە کوچەیەلێکی زۆر باریک و جوان دروست کراوەتەوە کە دیزاینێکی زۆر تایبەتی هەیە ناوەکەشی بەدارە کۆچواردانە کۆڵەکەی دروست کرا بە کۆڵەکانێکی لە داری جوێزە کولەنی ئەبزارکاری ئەبزارێلێکی تەرح و تایبەتێلێکی کە زمانی خۆیان لیان بە دروستیان کردوە بە گەچ دروستیان کردووە دەورە حتا دارەکانیشی بە شێوازێکی زۆر مدیڕنێک ئێستا کە ئەبزار دروستی دەکەن ئەو شێوازان لەسەر ئەو دیزاینە کە چەند هزار ساڵەمە پێش دروستکرا ئەوەیان لێداوە سەقفەکانیش هەمووی مڕابەیە کە ئالان ئێستا ئەو دیکۆرە تازە لە حاڵی حازرا خەریکن دروستی دەکەن بینای مزگەوتەکە معماریەکی تایبەتی هەیە کە سرنجی گەشتیاران و شوێنەوارناسان بەلای خۆیدا ڕادەکێشێت منارەکانی لە ڕۆژهەڵات و ڕۆژاوای مزگەوتەکە هەڵکەوتون و خشتی کاڵ و سوور و بەرد و دار بۆ دروستکردنی بیناکەی بەکار هاتووە ساختی ئەم مزگەوتە بۆ جۆری کە تماشاکەین دەروی زۆرتر لەبەردا نمایەکی جوانی پێدراوە دوو منارە هەیە دێنە ناو قسمەتی ناوی ئەم مزگەوتە کلەن دەرگا و پەنجێرەکەی هێشتا هەردارە سەقفەکەی هەردارە وەلی نمایەکی تۆزێکی پێدراوە دارەکانیدا پۆشراوە و مەرەمەت یەکراوەتەوە لە تەریقی ئاساری باستانیەوە وەیلا چوارچێوە و ستونەکانی و ساختەکەی بۆ شێوازە قەدیمیە هەروە ماوەتەوە
مزگەوتی دوو منارەی سەقز لەسەر ڕووبەری 500 مەتری دووجا دروستکراوە. ساڵی 2001 لەلایەن ڕێکخراوی میراتی فەرهەنگی ئێرانەوە وەک شوێنەوارێکی نیشتمانی و مێژووی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان تۆمارکراوە و ژمارەی 2600 میراتی فەرهەنگی پێدراوە. ئیتر هەندێک راپۆرت و بابەتی جیاوازمان بینی ئەوەی کە تەوەری سەرەکی ئەمڕۆی پرۆگرامی بیانی 24 بابەتە هونەریەکەیە و قسەکردنە لەسەر دۆخی هونەر بەگشتی بە تایبەت کارەکانی هونەرمەندی ئازیز و هونەرمەندی ناودار و دیار هونەرمەند گۆران ساڵح کە ئەمڕۆ میوانی پرۆگرامی بیانی 24 کاتێک کە باس لە هەندێک هونەرمەند دەکەی دەگەڕێەوە بۆ یادەوەری کۆن ینی 10 ساڵ 15 ساڵ پێش ئێستا مانایەوە ناکە هونەرمەند گۆران ساڵح زۆر بەتەمەنە بەڵام مانایەوە کە گۆرانیەکانی بوویتە یادەوەری بەشێک ینی هاوشەوی هونەرمەندان زەکەریا عەبدوڵڵا عەدنان کەریم ئەژدەر واهبی ینی ئەمانە هەندێک لە گۆرانەکان بە تایبەت بۆنەوەی ئێمە بۆ جیلی ئێمە بەردەوام لە یادەوەری ئێمە دەبێت. یعنی تو بێ شمولێ جیلە مناکە ناکات بە شمولی تۆش دەکەم گۆرانیانە نەمرن چونکە کا گۆران لەگەڵمانە کا گۆران زۆر زۆر بەخێر بێ. کاربانیتان باش بانی هەموو کارمەند و برادر و هاوڕێ عەزیزەکانمان لە کوردستان 24 باش لە کوردستان باش کوردستان هەر ئاوادان بێت و کاگەکار طبعاً ئەمن سپاستان دەکەم بۆ میوانداریتان زۆر بەخێر هیوادارم کە ئەو شتم کردی بیت کە لەو ئاستە بیت بەڕاستی کە ناوی ئەو هونەرمەندانەتینە بەڕاستی بۆ من شانازیە گەورەیە و نازانم ئەوەندە گوتم گەورە بووینەویستمەوە بڵێ ینیمە بەستمەوە ئەوەندە گەورەی بەڵام هەندێک گۆرانی کە لە تەمەنێکی بچوک تۆ گوتوتە ئەم گۆرانیە بۆتە وەک دەڵێن مۆرەکەی خۆی لێدا دەمێنێتەوە بۆتە گۆرانێکی نەمر و نەبڕاوە ینی بەردەوام لە یادەوەریمان دەمێنێتەوە پێکرد ڕاست دەکەی یەکەم گۆرانی بنمونە نەببوومە 20 ساڵ هێشتان یەکەم گۆرانی بوو کەواتە ناڵێن گەورەی باشە مامۆستا گۆران قسەت کردیا خۆت لێ پاس ئێستا تاوا کردن لەوە دەست پێ بکەین بەیانیان زوو هەڵستان زۆر ناخۆشە یان ئەو کاری ڕۆژانەتە بەیانیان زوو هەڵستان واللهی ئەمن کاکە کار تۆزۆکە درەنگ هەستی خۆش هەندێک زار بەسە من کاتم هەیە ناتوانم لە کاتەکەی خۆی ناتوانم لا بدات یعنی ئەگەر ئەمن داوامم هەبیت یان نەبیت لە پاش هەشت زۆر بەدەگمەن زۆر بەدەگمەن بەس زوو بەخەبەرمە من ینی عادەتەن ڕۆژانە سعات ینی هەشت بۆ نۆ بەخەبەری ئەمە لە هەفتەوە بەخەبەرم لە هەفتەوە بەخەبەر هەموو ڕۆژ کەواتە ینی کێشێک نییە ڕۆژی هەینیە کە بەسەرەن داوامم نییە یان کرد لە پەیمانگا کە ڕۆژێک بنمونە ئۆف بیت یان پشوەک بیت ئەو کات یان ئەگەرم جاری وای منش پشومە بەس منداڵەکان مەکتەبیان هەبی بە بۆنیوانی هەردەبی هەستمەوە ئەvە یارکی داکی بابێت مامسەمە بەحسی سپێدە کرد وەکی تێشت حەز چت کەی سپێدا زوو بخۆیان مەسەلەن تو بێ ئەگە ئەڤڕۆ ئەڤەل سە سفرەی نەبی ئەس ناخۆم والله مەسلەی چێشتە من مشکلم لەگەڵ خواردنی زۆر هەرچەندە خواردنی خۆش هەر خۆشە بەڵام بەیانیان ئەمن بە پێی ئەوەی کە ماوەی نزیک 4 تا 5 ساڵ وەرزشم دەکرد ئێستا بەداخەوە ینی کە وەرزشەکەش ناکەم فێر بووم کە هێلکەم دەخوار بەڕاستی ینی بە شکلێکی سابت بەیانیان ئەمە وەکو پرۆتین بەڵێ هێلکەی کوڵاو ئەنجا زۆر حەزم لەوەیە و جاری وهەیە بابەتی خۆمان کوردەواری ماستە و پەنیری کوردی و تەحین ئەوە زۆر بەتایبەتی باشە مامۆستا گۆران گوتت بەیانیان زوو هەڵدەستم هەر پەیوەند بەو بابەتیان پەیوەست بەو بابەتە پێم وایە مامۆستای لە پەیمان هونەرە جوانەکانونیە یعنی جگە لە کاری هونەری خەریکی کاری مامۆستایەت لە خۆت لە پەیمانگە پێم وابێ بەشی شانۆ تەواو کردێ لە کۆلێژ موزیکە تەواو کردووە لە پەیمانگە لە کامە بەش وانە دەڵێەوە ئەمن سەرەتا کە با بڵێن پەیمانگەم تەواو کرد بڕیارمدا بچمە مۆسیقا لە کۆلێژ لەبەرەوەی لە بەشی شانۆ وانەیەکێ بە ناوی چێژی مۆسیقا و هەروەها مەسەلەن وانەیەکی بە ناوی دەنگ و دەمودوو کە بابەتی دەنگ و شێوازی دەربڕینی شانۆی وانەیە شانۆی گۆرانیشمان هەیە
ئەمن بیرم کردەوە کە بە شکلێکی ئەکادمی ئەو بەشەتەوە بکەم دوایی کە دەگەڕێمەوە پەیمانگا ئەگەر وەکو مامۆستا گەڕامەوە لە بەشی شانۆ ئەوانانە بە ئەکادمی تەواوم کردی بیڵێمەوە چکە ئەو اختصاسە نەبوو بەڕاستی بەس کە گەڕامەوە پەیمانگا لەبەرەوەی با بڵێن یاسایەکە وایە تو بخۆت لە چ بەشێک کۆتایی بڕوانامەت چ بەشێک بووە دەبی لەو بەشات و بەتابەت کە بڕوانامە بەرزتر دەبێت بەڵێ من موسقام تاوا کردبوو هەر لە موسقا دەبوایە بوو مامۆستا وەکو موسقا کێشم نەبوو بەڵام لە ساڵی یەکەم لە شانۆش وانم گوتەوە بەڵام زۆر وزەختەکە لەسەر من ینی نەم دەتوانی لە هەردوو بەشەکە زۆر بووانەکان وەش تەسیرێکی زۆر خراپی کردە سەر قورگم ینی چکە من لەوێ دووانم هەبوو لە بەشی موسقاشوانم هەبوو زۆر قسەم دەکرد زۆر دەرسم دەگوتەوە تەسیرێکی خراپی لەسەر قورگم بەجێش بەڕاستی لێتە ماوەی زۆریش من تووشی کێشی قورگم بوو لەسەرەوە ئێستا هەر لە بەشی موسقاوانە دڵێمەوە و پێم وایە گەر بتوانم ئەو دەرفەتە هەبیتن لە بەشیشان و دووبارە وانەیان پێ بڵێمەوە بە من چانازیە هەر خزمەتە ئەرکی مامۆستایەتی پیرۆزە نە مامۆستا سەلامەت بی وەڵڵاهی ئەمە نەک لە بەرەوەی کە بخۆم ئێستا مامۆستامە بەڵام ئەمە هەمومان هەر قەرزاری مامۆستاینە ینی چکە هەموو نەتەوەک هەموو نەوەک هەر لە سەردەستی مامۆستا فێر دەبی وازە بچی قورسیشە بەڕاستی بە تایبەتی ئێستا کە دنیا بەو هەموو با بڵێن تەکنەلۆژیایە و بۆ هەموو کرانەوەی کە هەیە هەرچەندە ئەمە ئەوە پێما خاڵێکی زۆر ئەرێنیە ئەم زۆر جار لەگەڵ قوتابیەکان باسی دەکەین بنمونە کاتی خۆی ئەگەر بمان ویستە باە پارچەیەک مۆسیقا پیا بکەین یان با بڵێن پارچە ڤیدیۆیەک پیا بکەین کات و ڕاهێنانی لەسەر بکەی زۆر بە زەحمەت پیا قورس بوو ئێستا زۆر ئاسانە بنمونە ئەو نۆتەی کە ئەمن ئەگەر بیدەمە قوتابیەک ئەپلیکیشنی وا هەیە ئەوەندە باشە کە نۆتەکەی دەتوانی سکانی بکە یەکسەر نۆتەکەی بۆ دەخوێنێتەوە با بڵێن وەکو ئەپلیکیشنی زۆر چاکەیە کە بۆی دەخوێنێتەوە ئێ قوتابی ئاسانتر وەری دەگری مامۆستایەکەش یارمەتی دەرێ لەوەی کە ڕێنیشان دەدە مەسەلەن بە شێوازێک بووی ئاسانتر دەکات تەکنەلۆژیای کارێستا هونەرش بە هەموو شێوەک ئێستا بار و دۆخ بۆ قوتابی گونجاوە ئەگەر بیەوێت خۆی بباتە پێشێشتا باشە مامۆستا گۆران با تۆزێک کورتتر بینەوە قاوێکشمانی نابیانی قاوە خراپنەوە بزانەوە تۆزە گورتتر بینەوە باس لە کارەکانی جەنابت بکەین وەکو ماوەک بوو ینی نازم ماوەکە درێژ بوویان کردو بەڵام ماوە بوو تۆزە گۆران ساڵح هەندێک ون بوو ساڵێک زیاترە پێم وایە بە پڕی و بەباشی دەرکەوتەوە ئێستا باس لە کارە نوێیەکانی تۆ بکەن پێم وایە بەرهەمێکی دیکەت ئامادەیە لە چ قۆناغێکە چ بەرهەمێکە بۆچی بە سینگڵی ئەلبوم نییە وەڵاهی دەربارەی ئەو دابرانی چەند با بڵێن ماوەک هۆکار زۆر بوو بەڵام ناچینە ناو هۆکارەکان باس لەوەی دەکەین کە ئێستا چ بکەین ئەمن گۆرانێکم بە ناوی دڵشکان بڵاو کردەوە کە ئاوازە با بڵێن نزیک 13 ساڵ ئاوازەکە من زیاتر لەلام بوو کاتی خۆی لە کۆلێژ با بڵێن کە ئاوازەکەم کردبوو ڕکۆردم کردبوو هەڵم گرتبوو تێکستەکەشی ئەوەی با بڵێن جوان بوو ئەوە بوو کە برایکی زۆر بەڕێز بۆی نردبووم بە ناوی کاک دیار محەممەد کە ئێستاژە من ئەسەری ئەو برای بەڕێز هەر پێیان ناکەم بەڕاستی کاتی خۆی تێکستەکە لەسەر پارچە کاغزێک بۆ نردبووم هەر ئەم تێکستت بڵێ ئەو کوڕا بە خۆی ئەوەی کا من با بڵێن تێگەیشتم ئەو کات کە تێکستەکە نردبوو شاعر نەبوو ئەو کوڕا لێک لە شوێنەکانی هەولێر لە با بڵێن لە مۆڵەکانی هەولێر ئیشی دەکرد تێکستەکەی نردبوو مش تێکستەکەم زۆر پێ جوان بوو کردمە ئاوازم بۆی دانا بەڵام لەبەرەوەی ئەلبومەکەم ئامادە کرد بوو نەمتوانی بخەمە ناو ئەلبومەکە هەر تاخیر بوو تا ساڵی پار با بڵێن گۆرانەکەمان کلیپ کردو بڵاو کردەوە و پامیشم نار هەر پام نەکردو هیوادارم لە ڕێی کوردستان 24 پای بکەمەوە ئەو برا بەڕێزە و ئێستاش گۆرانێکی دیکەم ئامادەیە بە ناوی وەفا کە تێکستی یان شعری وەفاییە یەکەم جارە من گۆرانێکی کلاسیک ئەڵێن تێکستێکی کلاسیک بکەمە گۆرانی کاری مۆسیقا و ئەڕەنجی لەلایەن کاکڕەناس کورداخەوە کراوە گۆرانێکە تەواو بووە کلیپشی تەواو بووە تەنها چەند شتێکی کەمی ماوە لێرا دەمەوێت سپاس و خۆشەویست خۆم بۆ هەموو برادرانە بنێرم کە یارمەتی دەربوون بەڕاستی لەگەڵم لە دروستکردنی و ڤیدیۆ کلیپە بە تایبەتی کاک یوسف ستاری دەرهێنەر من چاوکاری خۆشمانە بێگومان ئەمە ماوەی زۆرە وەکو برا لەگەڵ یەک کار دەکەین ئیدی پێم وایە شتێکی ئەوەی کە هەم لە
خیاڵی من بوو وەکو وێنە هەم لە خیاڵی ئەو بوو شتێکی جوان دەبێت کلیپەکە و ئینشاءالله لە چەند ڕۆژی داهات و بڵاوی دەکەینەوە. مامسا کۆپلێک تشتێک سەرەداوێک واللهی ئەو پێم خۆشە کە هەموو شتەکانی تەوا بوو بۆتان دەنێرم لە ئەوەی کە وەکو گۆرانی ئەو بەشەی کە دروستی دەکەم وتی زەرە یەکەم جار بۆ ئێوەی دەنێرم. نایدەمە کەس مامۆستا هەندێک لەسەر بابەتی ئەم هونەرکردنەی ئێستا بە تایبەت بابەتی لایڤ میوزیک و ئەمانە ئەو هونەرمەندانی کە گۆرانی بێژەکان با بڵێن لایڤ میوزیک زۆر دەکەن هەندێک تێکەڵاوی پێکەڵاوی وەکو دەڵێ دروست بووە توانایی باش و خراپ ون بووە تا ڕادەچی زۆر بەس لە ناویان جەنابەت کەم دەبینم لایڤ میوزیک بکەی ئەوەی کە هەیە وەکو دەستە چوارچەوەی کۆنسێرت با بڵێن ئەوەی کە لێشی لە هۆڵە گەورەکانی شاری هەولێر ماوەک پێش ئێستا لەوێ بینیم یانی خەڵکەکی زۆر زۆریش هاتبوو بۆچی کەم دەردەکەوی لەم شوێنانە ینی هۆکار چییە؟ کاکە کاردەزانی مەسلەی لایڤ میوزیک وەکو لایانی تەکنیکی ئەگەر وەری بگرین شتێکی زۆر باش دەبێت بۆ گۆرانی بێژ وەکو لایانی تەکنیکی بڵێ ئەتوو بنمونە هەفتەی دوو شەو سێ شەو دو سێ ساعت گۆرانی دەڵێ ڕاهێنانێکی زۆر زۆر باشە وەکو لایانی تەکنیکەکە زۆر باشە وەکو لایانی داراییش هەر باشە لەبەرەوەی تو مەسەلەن دەبێت خاوەن داهاتی خۆت یعنی ئەو داهاتی خۆت پێهای دەکەی ئەتر لە ژیانی خۆت لە کاری خۆت لە بەرەمی خۆت سەرفی دەکەی بەڵام چۆنیەتی ئەنجامدانی لایڤ میوزیکە کە لێرە کێشەیە لەبەرەوەی ستانداردێک نییە لەوەی کە تو بڵێ ئەو شوێنە باشە یان ئەوە زۆر باشترە یعنی ئەو ستانداردە بەڕاستی نییە و لەگەڵ ئەوەش ئەو شتە دەڵێم هیوادارم بەدڵەشی گەورەوە لە مەڵ وەرگرن خەڵک چونکە هەندێک جار چاولێکەری و تەقلید و بەدووکەتن ئەوەش دەبتە هۆکارێک لەوەی کە مەسەلەن شتەکان زۆر بن و ئەو زۆری بۆریە دروست ببیت دەناوەکو پرۆسەکی باشە خراپ نییە بەڵام ئەمن هەتا ئێستا مەسەلەن لایڤ میوزیک ناکەم یان بەو شێوەی نایکەم هۆکارەکەی دەگەڕێنمەوە بۆی کە ئەمن لە ڕەنگە هەندێک داخوازی خۆمم هەبیتن لەوەی کە حەزم لێ بەو شێوازی ئەم پێم خۆشە بیکەم یعنی مەرج نییە تو هەر دانیشتی و یەکسەر دەست پێ بکەی و گۆرانی بڵێ گوێنە دێەوەی کە شوێنەکە ئایا باشە خراپە جاری وا هەیە دەبینی تو بەرنمەیەک تێ بەرنمەکەی خۆت دەتێ ئەو بەرنامەی خۆت بڵێ و خەڵکێکیش بەڕاستی کە دێتە ئەوێ حەزی لێ گوێ لە دەنجی تو بیان بە گۆرانی بە دەنجی تو گوێ لە گۆرانی بێژش کە دەبی زۆر زۆر نۆرمالە بەڵام پێویستە ئەو سنوورە نەبەزێندرێت جاری وا هەیە ئەوەندە گۆرانی بێژەکە بێزار دەکرێت ئەوەندە بێزار دەکرێت ئیتر وای لێدێ کە ناتوانانی ئەو گۆرانێنی کە بخۆی ئامادەی کردیان پرۆفی کردوی بڵێت هەمووی دەبیتە داواکاری تر کە ئەوە وای لێ هات کە بوو ئەو داواکاری و داواکاریە بەڕای من لە بابەتە هونەریەکەش دەردەچیت ئیتر ئەمن لەسەرەوەی تۆزەک حریسم باشە مامسا تەعودا خۆشایی نایبجاهە کار وەختێت بێژن مامسا گۆران ساڵح حەز بێژم مناشقانە ڕازگۆیانە دڵم دافێت تۆ بێ باگ بوو بێ وەفا بووی خستە ژێر پێت لە حزوری مامۆستایان ناتوانم مامستا کۆمپلێک لەوەمان بۆ پێشکەی سپاس وەڵاهی ئەمن بەسەر چاو بەس مشتی کەم لەوەتان ئامادە کردیان شتی دیکەش مامۆستا گۆران ئەمڕۆ ئێمە هەوڵماندا شتی بەیانیان پرۆگرامی بیانی عاشقانە ئیبانیان نییە تەنیا یەک من عاشقانە ئیسبەینان نییە من عاشقانە ئیمشکلەیە جا مامۆستا نوکایگەوە لێ بێتە دلێ مشکێنە نادڵت ناشێنم بەس یەک دەقە مامۆستا گۆران بەس ئەو مایکەکە چاکەی ناوە دەمەوێت ڕێک بخەن سپاس دەکەم ئەوە کامەلەوە دەکەی ئەوە دەکەی باش من عاشقانە بۆ ئیبیانیان من عاشقانەی هەڵدەگرم خودیا هەموو دەم و وەختێکی خودیا شەوەیە هێبارە مامۆستا گۆران زۆر تایبەتە چونکە نیشانەی ئەوەی ئەم گۆرانیە کە ماوەتەوە بجازە بمەتە کوتت بێ مامۆستا گۆران ساڵح یانی ئەف گۆرانیە خلاص من عاشقانەش دەڵێن بەس ئەگەر ڕەنگۆ حازر بوون ئەمن ئەمە کێشەمانێ چاوەڕێتی دەکەن سیدانیان تا دەکەن زارێ
تۆزۆکە نازوفیزی نازوفیزی هەڵگرم نازوفیزی عودەکەمان هەرگرین داوای لێبوردن دەکەم. دەنگ باشە شتێک باشە هاوکارانمان دەڵێن باشە. دەوەرەوە ئێستا لەکوێ نهێنیەکان بدرچێنە پێچی عاشقت بدە دەستم لە دووڵی دەرم بێنە دەوەرەوە ئێستا لەکوێ لە دوودڵی دەرم بێنە پێچی عاشقت بدە دەستم لە دوودڵی دەرم بێنە ببەوە خۆت ئیدی بەسە یاری عاشقت زۆر بە من کرد هەمیشە تۆ براوە بووی لە سووتانم سەڵت نەکرد ببە باران دا ببارە بەسەر چێلگەی تینوی حەزم ببە پاییز بۆ ناو خەمم بە هەڵوەرێ گەشتە زارە ئەو لەو بەیانێکە بیزارێ سپاسان دەکەم. بەڵام پێمان خۆش نەعودەکە هەڵبگرێت بەڵام پرسیارمان هەیە ناگرمەوە پرسیارمان هەیە دەربارەی ببورن ئەگەرەوە باش بوو بە هیچ دەست لە شتەکان نەدەم. برادران دەڵێن زۆر زۆر باش ینی کێشەی دەنگمان مادەم نییە ئەوە زۆر زۆر باشە. مامۆستا گۆران جانەکەم دیسان بابێ مۆستەرەوەی ناڵێن بە تەمەنی بەڵام ئەزمونداری کارەزانبینم مامۆستا زۆر لە تەتەڕابیت بەس ئامۆژگاریت بۆ ئەو گەنجانی کە لای میوزیک دەکەن ینی پێویستە گوێ لە کەسانی بە ئەزمون بگرن بەتابەت هەندێک گەنج هەنا ڕەنگە تەمەنیان 20 ساڵ بۆ 25 ساڵ لەو نێوانە بی خەریکی لایڤ میوزیکن ڕەنگە هەفتانە لایڤ میوزیک زیاتر لایڤ میوزیکێکیان هەبێ ئامۆژگاریت بۆ ئەوان چییە ینی بۆ ئەوەی ئەو هۆسەیە و ئەو تێکەڵاویە کە هەیە دروست بووە لە ناو هوەر و گۆرانی گوتن بەتایبەت ئێستا ینی شتێک دەبینی مامۆستا گۆران وای لێ هاتووە ینی هونەرمەندەکانش بەداخەوە هەندێکیان ئەو تێگەیشتیان بۆ دروست بە پێیان وایە گۆرانی گوتن ینی تەنیا تۆنی بەرز هەنی ئەو تۆنە خاوەی ئێستا گوێم لێ بوو لە کاگۆران لە لای من تایبەتترین بوو ینی بە بێم و جامەلا بۆچی دەبی هەموو تێ بگەن لە لای موزیکەکان خەریکی تۆن بەرزکردنەوە و هات و هاوار و ئەم بابەتانەوەی پێم خۆش ئامۆژگاری تۆ دەزانی من سوپاس دەکەم من هەرچەندە ڕەنگە یعنی ببورن کەوش دەڵێم ئەگەر ئەمن با بڵێن شتەکە وەکو ئەوەی کە بە مافی خۆمی دەزانم لە یەکلا لە بەرەوەی کە ئەمە ڕۆژانە بەرکەوتم لەگەڵ تەلەبەکانی خۆم هەیە لەگەڵ قوتابیەکان کە هەندێک لەوان ئێستا ئیشی لایڤ میوزیک دەکەن ینی ئەمەندە تەشجیعم کردن کە بڕۆن لایڤ بکەن چونکە دەنجیان زۆر زۆر باشە لە بەرەوەی پێم خۆشە ئەوان پشت بە خۆیان ببەستن پارەی خۆیان داهاتی خۆیان پێیان بکەن بەس یەک شت هەیە دەبی ڕوونی کەینەوەمە کاگەکار بابەتی گۆرانی گوتن شێوازی گۆرانی گوتن با بڵێن فۆرمی گۆرانی گوتن ئەگەر شی بکەوە زۆر جیاوازە
بنمونە ئێستا ئەگەر من وەسفی خۆم بکەم وەکو گۆرانی بێژ ئەمن دەنگبێژم ئەم دەنگبێژ نیمە مەسەلەن بچێ دەگوترێ دەنگبێژ بنمونە بە تایبەتی لە باکوور ئەوانەی کە ستایلی با بڵێن مەقام بە تایبەتی حوسێنی ئەوانەی دەڵێن زۆر بەرز دەنگبێژ لاوک بێژ بنمونە حەیران بێژ گۆرانی بێژ بەندبێژ ئەوە هەمووی با بڵێن ئەو هەمووی فۆرمی با بڵێن موسیقای کوردیە و موسیقای کوردی گۆرانی کوردی زۆر دەوڵەمەندە لێرە لەبەرەوەی کە باسمان کرد تەقلید باسی لاساییکردنەوەمان کرد زۆر جار ئەمن دەمەوێت لاسایی کەسێک بکەمەوە بەڵام ناتوانم لاسایی بکەمەوە وەکو خۆی سەتاسەد کەواتە هەم شتەکەی ئەو تێک دەدەم و هەم بۆ خۆم لەکەیەک لەسەر خۆم دروست دەکەم و ئەو کەسێک کە پێم وایە بەرامبەر بە مندا بدنیشی دەیوێت گوێ لە گۆرانی بگری پێم وان نییە دانیشت بیلەوەی بێ ئیزعاجی کەم پێویستە ئەو ئارامی و ئەو هەستەی بدەمێ کە لە گۆرانی و لە مۆسیقا هەیە و شتێکی دیکە هەیە لێرانە بەڕاستی شێوازی لایڤ موزیکەکان تقریبا هەموو بوویتە یەک بابەت بەوەی هەمووی وەکو یەک دەبێ گۆرانی بڵێن ئەمن ڕێز و حرمەت و خۆشەویستیم هۆر هەمیان هەیە بەڵام ڕجاتان لێ دەکەم و وتکاتان لێ دەکەم یعنی هەر کەسەوە با خۆی بیت پێناسەی خۆی بیت دەنجی خۆی بیت شێوازی خۆی بیت ئەوە پێم وایە زۆرترین ڕەنجی گۆرانیش دروست دەکات لە ناو کۆمەڵگایەکەمانە خۆشتر دەبێت مامۆستا گۆران هەندێکیان ینی خۆیان خامی دەنجیان زۆر خۆشە بەڵام چونکە دەڕۆن بۆ تەقلید ئەمون وەکو گوێگرێک ینی نەک شارەزای مۆسیقانی وەکو گوێگرێک چێژ لێ نبینم ئەو چێژێک کە لە دەنجی خۆی دەبینم دەنجی ئەسلی خۆی لە تەقلیدەکەی نبینم مامۆستا گۆران لە یەک لە چاپێکەوتنێت خۆت بێژی عەشق نامرێت بەس کز دەبیت عەشقا مامۆستا گۆرانێک کز بووە واللهی بۆم گوتیە دەبی دەبی پێم بڕێ ئێستا دەربازبوون نیە لە بەیانی عاشق طبعا نامرێت یعنی کز دەبی بەڵام چێ دەڵێ کەسبوونەکە گەیشتیتە مەسەلەن ناوەتیوەنیە کاگەکان ڕەنگە لە ناوەتی مابیتەوە بەڵانسا جەمامساگە کزیش بوو جارەکاتی دەچیتە سەرێ بەخوای عاشق طبعا شتێکی جوانە بەس بێگومان ئەوجاکە ئینسان بە عاشقی خۆشی دەگە هەر جوانتر دەبیت بێگومان ئەجا جوانتر تبی یان دەبێنن جوانی عشقی لە هەندێک و تو نەگەی عشقا خۆ مامۆستاکی بۆ شعرتەوە تامەزرۆیی خۆشە ینی ئینسان کە تامەزرۆ هەر شتێک نەکاشە کە تامەزرۆ دەبی و طبعا جیاوازە لەگەڵ بابەتی ئەوەی کات و چێژ وەردەگری تێر دەبی لە شتێک کە پڕ بوو بەڵام مەسەلەی عاشق بێ کۆتایە ینی شتەکە بدەردن ئینفینیتی ینی هەر بەردەوام زۆر باشە هەرتەمەند درێژ مامۆستا بەجاوە پرسیارە هەندێک مامۆستا من عاشقانە ببێت ها ئەوازانی بۆ عاشق من ئەو بەرهەمەشی ترت کە ئامادەکرێت پێمان خۆش ینی من حەزم لێ وەڵاهی زۆرترین شتان پێشکەش بکەم بەڵام لەبەرەوەی بەیانیان خۆشە بڕی بینێرە بەڕێزەکانش ئێستا کە بە دیارمانەوە دانیشتینە حەز دەکەم چێژ وەرگن لە مۆسیقاکە ئەوجا ئێستا من گۆرانی ئەوتان دەمەوێت پێشکەشکەم ئەی بۆ هات کردبوو پەشیمانی ڕۆژێ دادێ ئاهیادگەر دەتسووتێنێ بە بێوەستان دەتگێرێنێ پەشیمانی ڕۆژێ دادێ ئاهیادگەر دەتسووتێنێ بە بێوەستان دەتگێرێنێ ئەی بۆوات کردبۆ ئەی بۆوات کردبۆ ئەی بۆوات کردبۆ دڵنیام ڕۆژێ تۆ وەک منی ڕەنجەڕۆ ئەی جوانی دڵپەرسۆ ئەی بۆوات کردبۆ دڵنیام ڕۆژێ تۆ وەک منی ڕەنجەڕۆ ئەی جوانی دڵپەرسۆ ئەی بۆوات کردبۆ
زۆر سپاس دەنگ خۆش هەر هەوی مامۆستا گۆران مامۆستا گۆران تایبەت بەو گۆرانی پێم وایە ئەم گۆرانە دوید بۆ ئەو کاتێک کە کردت بەردەوام ئەو گۆرانەی زۆربەی گۆرانەکان دەبترێن بەڵام ئەو کات لەو سەردەم ئەم گۆرانی هە زۆر بەڵاو بووە ئەو کارەکەی بۆ چی دەگەڕێنەوە ینی بۆ ئەوەی کە گۆرانێکە خۆی خۆش بوو یان بۆەوەی ئەو هونەرمەندە ئەو دوو هونەرمەندەکە بەیەکۆ گۆرانەکەیان وت سەرنج ڕاکێش بوو چی بوو بابەتەکە وەڵاهی کاکە کەرە من گۆرانەکە تەمام بەخۆی میلۆدیەکەی ئەو دەور و بەرەیە ئەمە ئەنۆنیم نووسرایە با بڵێن کە وامان نووسە بەڵام ئەم لە دەنجی هونەرمەندی خۆشەویست کاک ڕەشوان شەخانیەوە گوێم لێ بوو هەر بە دەنجی ئەویش عاشقی گۆرانەکەی بوومە بەڕاستی ئەمە ئەو گۆرانی هەم دەردی دڵم هۆکارەکە گۆرانەکە بوو کە بەخۆی خۆش بوو دووەم کاری موسیقاچ باشمان بۆی کرد سێمینیش ئەوە بوو کە لەگەڵ خاتو نازدار پێکەوە گۆرانەکەمان گوت شێوازی کلیپەکە و با بڵێن جۆری کلیپەکە ئەو کار یەکێک لە باشترین گۆرانەکانی ینی ساڵ بەلای بیسەران و بینەران ینی ئەوەی دەیانبینی دەنگدانەوەی زۆر ینی هەر خەڵک گەنجێکت دەبینی لەبەر خۆیەوە خەریکیش بۆ ئەو گۆرانی دەگوتەوە ینی زۆر باو دەنگدانەوەی زۆر بۆ تر بەڕاستی من شانازی پێوە دەکەم و من هەم جارە دەڵم هەم جارە گۆرانیانی کە من هەڵی دەبژێربیان گۆرانەکان دەکەم زۆر بیری لێ دەکەمەوە ینی هەندێک جار ئەوەن بە جۆرێک زیاد لە حەد ینی بیری لێ دەکەمەوە مەسەلەن وە پێشەوەی کە گۆرانەکەش بڵاو بکەمەوە من هەر یاسای ئیشکردنی من وایە بە جۆرەها خەڵک لە دەوروبەری خۆم بە برادەرەکان مەسەلەن جۆرەها کە پیشیان هەیە گۆرانەکان بۆ پێ دەکەم دەمەوێت گوێ لێ ڕابگرن یعنی ئەوەی کە هیچ لە مۆسیقاش نازانیت ئەوەی کە زۆر لە مۆسیقاش دەزانیت دەمەوێت گوێ لە ڕابگرن بنمونە لە دەکەس ئەگەر زانیم لە دەکەس 6 ئۆکەی دەدات لەسەر گۆرانیەکە یەکسەر بڵاوی دەکەمەوە هەکارجا و هەندێک خۆشە بەسیری کاتێ سپێدا 24 هەندەیە ئەvە هەگیش بڕگە بابەتین مین ئەمڕۆ بووین بەس باوەڕکە دەبێت مامۆستا هەر من عاشقانە بۆم بێژیت وای بەسەر چاو باشە با ئێمە کۆتایی ببینی ڕاست بەو گۆرانەی سپاس بۆ ئێوە سپاس بۆ تاوەکو ئێستاکە بە دیار پرۆگرامیان 24 و دانیشتون سپاس بۆ مامۆستا گۆران کە زۆر خۆشحاڵ بوون ڕەنگ و دەنگێکی دیدەستی ستۆدیۆ 24 سپاس بۆ ئێوە بە دیار پرۆگرامیان 24 دانیشتون بە هیوام ڕۆژێکی باشتان هەبێ و بە یەکەوە گوێ لە مامۆستا گۆران دەگرین و ئیتر لای ئێمەوە ماڵاوە زۆر سپاس کوت گەلمەدا بوون من عشقانە ڕازگۆیانە دڵمدا پێت تۆ بێبابووی بێوەفابووی خستە ژێر پێت من عشقانە ڕازگۆیانە دڵمدا پێت تۆ بێبابووی بێوەفابووی خستە ژێر پێت تۆ جیرۆدەی ماڵی دنیا و کەیف و سەفان تۆ لەگەڵ خۆت و ڕوحی خۆشت بێوەفای من عاشق و تۆ خۆفرۆش من عاشق و تۆ دڵفرۆش کۆتایی بێ کۆتایی بێ کۆتایی بێ کۆتایی بێ کۆتایی بێ کۆتایی